سڵاو لێ بێ سڵاو لە تۆش بەڕێزم ڕەمەزانە لێ پیرۆز لە ئێوەش پیرۆزکە پێم بڵێ چۆن تێپەڕێ بۆ تۆ وەڵی باشە الحەمدلله هیلاک دیاری ئەرە وڵات چونکە شەکرێمەوە لە شستان گرتی لە یەکەم نییەوە تر باش انشالله خواشفای بەخێر سپاس سەلامەت بێ ئێمە لە کۆباس پرسیارێکی ئاینیمان ئامادە کردو ئەگەر وڵامەکە زانی ئەبی تا خاوەنی دیاری لە جۆڵای ڕەسەن ئەسی زانیاری ئاینەکانە چۆنە باش ئێشەڵا باش چەند جار ناوی ئەحمەد کە ناوی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ لە قورئاندا هاتووە مەبەسمە بە ئەحمەد چەند جار هاتووە چەند جار هاتووە بۆ خوای زۆر ئەویان نازان ژمارەیەکم پێ بڵێ بەڵام ژمارەیەکی کەمم پێ بڵێ دە باشە زۆر 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 وەرە خوارەوە 4 زۆر کەمترە 2 کەمتر 1 باش پێم خۆشە خەڵاتەکەت پێ بەخشم بەڵام ئەمە هەر زانیاریەکە کە پێشتر نەزانی و ئێستا زانیوتە بووی بە خاوەنی شیرینی جۆڵای ڕەسەن دەستە خۆش و زۆر سپاس